بە بڕیاری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ئەنجومەنی گشتی ڕاژە پێک دەهێنرێت. کاری ئەم ئەنجومەنە ڕێخستنەوەی ملاکاتی وەزارەتەکانە. ئەمەش یەکێکە لە چوارچەوەی هەنگاوەکانی جێبەجێکردنی یاسای چاکسازی. سەرۆکی ئەنجومەنی گشتی ڕاژە باس لە گرنگی دروستکردنی ئەنجومەنەکە دەکات. ئەنجومەنی ڕاژە بەشێکە خۆی یاسای هەیە لە پەرلەمان دەرچووە، پێویستم دەستگایە دروست بکرێ و لە چوارچەوەی ئەو چاکسازەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی پێ کردووە بۆ ڕێخستنەوەی خەرجەکانی بۆ ڕێخستنەوەی میلاکاتی، پێویست ئەنجومەنی ڕاژە دروست کرێت بۆیە هەموو ئەو هەوڵانی لە ڕابردوو کراوە لە بایۆمەتری لەو لیژنانەی کە پێکێنراوە بۆ ئەوەی کە میلاکات ڕێکخرێتەوە لە ناو وەزارەتەکان، هەیکەلەتی وەزارەتەکان ڕێکخرێتەوە، پێویستە لە دەستگایەکە ڕێکخرێتەوە کە ناوی دەستگای ڕاژەیە. بۆیە ئەم دەستگایەت زۆر گرنگە دروست بکرێت بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بەرچاوڕوونی هەبێت لەسەر هەموو ئەو میلاکاتانە ئەو موچەخۆرانی کە هەیەی و هەروەها موچەخۆرەکانی هەرێمی کوردستان، فەرمانبەرەکان هەرێمی کوردستان شوێنیان بە پێی اختصاسیان دابین بکرێت، نەکو و بە پێی شەهادەیان بە پێی پسپۆڕیان. بۆی هەموو ئەم شتانە لە ناو دەستگای ڕاژە دروست جێکاتەوە. لە ساڵی 2011ەوە یاسای ئەنجومەنی گشتی ڕاژە لە پەرلەمانی کوردستان دەرچووە، بەڵام ئەنجومەنەکە پێک نەهێنرا بوو. ڕێخستنەوەی ملاکاتی فەرمانبەران دەبێتەوەی چارەسەرکردنی ڕێژەی زۆری فەرمانبەرانی ناپێویست لە شوێنێک و گواستنەوەیان بەپێی پسپۆڕی خۆیان بۆ ئەو دامەزراوانەی کە فەرمانبەری پێویستیان نییە. لە ساڵانی ڕابردوو وەکو میراتی اشتراکیەت کەما بووە، زۆربەی فەرمانبەرانەی دامەزرانێ لەسەر ئەساسی پێویستی نەبووە، بەڵکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو هاوکاری ئەو خەڵکەی دامەزراندیە و ڕێکخراو نەبووە، سیستەم نەبووە، زۆربەی دامەزراندن و گواستنەوە و پلەبەرزکردنەوە خانشینکردن ڕێک نەخراو بووە و دەستکاری زۆر تێوەردرا لایەن خزم و خزمکاری و حزبایەتی، ئەوانە هەمووی پێویستە ڕێک بخرێتەوە. لەبەرەوەی زۆر پسپۆریمان هەیە لە هەندێک شوێندا کە ئیشمان پێیان نییە، لە شوێن کەش ئیشیان پێ بەڵام دەستیان ناکەوێتن. حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچەوەی جێبەجێکردنی یاسای چاکسازیدا هەنگاوی گرنگی گرتوۆتە بەر، بە تایبەت پێداچوونەوە بە دۆسەی فەرمانبەران و ڕاگررتنی موچێ و کەسانەی کە زیاتر لە موچەیەک وەردەگرن یاخود بە ناشایستە و نایاسایی پلەکانیان بەرز کراوەتەوە یانەوەتە خانە نشین بوون. نەورۆز عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر.